بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەرانی زۆر بەڕێز و ئازیز و خۆشەویست، بەدیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی نوێی خۆشەویستیدا. بابەتی ئەم جارەمان بە نامەی یەکێک لە خۆشەویستان و ئازیزان و بینەرانی پرۆگرامی خۆشەویستی دەست پێ دەکەین، لەوە چی هەر بیکەین بە تەوەرەی گشتی بەرنامەکەمان، ئەویش پەیوەستە بە ژیانی دنیا و قیامەتەوە. با پرسیارەکە وەکو خۆی بخوێنینەوە و ئینشاءالله دواتر قسەی لەسەر دەکەین. پرسیارەکە ئەم بەڕێزەمان، ئەم برا خۆشەویستەمان نووسیوێتی: السلام عليكم ورحمة الله تعالى وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. مامۆستای بەڕێز، پرسیارێکم هەبوو دەربارەی ئەم ئاەتەی قورئانی پیرۆز: وما هذه الحياة الدنيا إلا لهو ولعب وإن الدار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون. سورة العنكبوت آياتي 64. مامۆستا بەو شێوازەی هەمیشە جەنابتان ئاماژەی پێ دەکەن دەربارەی وردبوونەوە و وەستان لەسەر وشەکانی قورئان. ئەگە بتوانیت جیاوازێکی هەردوو وشەی الحەیات و الحەیەوان بکەیت بۆمان وەمان ڕوون بکەیتەوە، خۆشمان دەویت لە پێناوی خوا و خوای گەورە پاداشتی خێرت بداتەوە. یا ڕەبی خوای پەروەردگار جەنابیشتان پاداش بداتەوە بە خێری دنیا و قیامەت، و ئێمەش جەنابتان و هەموو بینەرانی ئازیز و خۆشەویست لەبەر خاتری خوای پەروەردگار خۆشمان دەون. ئامانجی بەرنامەکەمان خۆشەویستیە. ئینشاءالله خۆشەویستی لە نێوان ئێمەدا بێ وەکو ئیماندار، برایان و خوشکانی ئیماندار، هەروەها هەمومان ببین بە خۆشەویستی خوای پەروەردگار. سوپاسی ئەوە دەکەم کە ئاماژەت پێ کردووی. ئینشاءالله ئێمە لەو کەسانە بین کە لە خزمەت قورئاندا ورد بوونەوەیەکمان هەبێ. بەڵێ قورئان بۆ ئەوەیە جوان بیخوێنیتەوە، لەگەڵ جوان خوێندنەوەی قورئاندا بەڕاستی لێی ورد بیتەوە و لێی حاڵی بی. وشەکانی قورئانی پڕبەرەکەت و بەخشش تەنانەت من پێم وایە نەوترێ قورئانی پیرۆز. قورئانی پیرۆز وەکو وایە کتێبێکی مقەدەس، نە، قورئانی ئێمە قورئانێکی پڕبەرەکەتە، دەریایەکی لە بنەهاتووی بەرەکەتدارە، هەروەها پڕ بەخششیشە. ئەوەندەی بەخشش هەیە، گەوهەرەکانی قورئان، پەیامەکانی قورئان لە بنەهاتوون. هەمیشە تا ئەم ئاەتە جارێک بیخوێنەوە، جاری دووەم، جاری سێم، جاری سەدەم سەیرەکەی و ئەزانی یەکەم جارە خوێندوتەتەوە. هەموو کتێبێک دوو جار سێ جار بیخوێنەوە لێ وەڕز دەبی. سبحان الله، بەس ئەم قورئانە نەبێ کە کەلامی خالیقە، کە هی ئەڵڵایە سبحانه وتعالى، هیچ وشەیەکی مرۆڤی تێدا نییە. بۆیە ئەم قورئانە حتا دەیخوێنیتەوە و ئەزانی جاری پێشوو نەتخوێندوتەوە. ئەمڕۆ شتێکی لێ تێدەگەی، ساڵێکە شتێکی لێ تێدەگەی لە هەمان ئاەتە، و ئەزانی یەکەم جارە بیخوێنیتەوە و لەو گەوهرە پڕبەهایانەی کەوا لە بنەهاتوون لە قورئان ئینسان دەرسیان لێوە دەگرێت. جەنابەت فەرمووتە وشەی الحەیات لەگەڵ الحەیەوان، ئەم دوانە فەرقیان چییە؟ جارە باس چەند سەرنجێک لەسەر ئاەتەکە بدەین. یەکەمیان خوای پەروەردگار دەفەرمێ: وما هذه الحياة الدنيا. هذه اسم إشارة لإفادة تحقيرها. یەکەم جار خوای گەورە ژیانی دنیامان لەبەر چاو بچووک دەکاتەوە، یعنی ئاوا دەستی دەخاتە سەر. وما هذه الحياة الدنيا، ئەم ژیانی دنیاە. شتێک ئاوا پەنجەت خستە سەر دەڵێ ئەمە، خوای گەورە ئاوا دەفەرمێ ئەم ژیانی دنیاە، ئەم گۆی زەویە، ئەم هەسارەیەکی ئێوەی مرۆڤ هەتا قیامەت لەسەری دەژن، ئەم ژیانەتان چاو لێ ژیانی دنیای کورت کردەوە، کەمی کردەوە، بچووکی کردەوە لەبەر چاومان. دەفەرمێ ئەم ژیانی دنیاە هیچ نییە ئیلا لەهون، وەکو خۆخافڵاندن بە یاریەکەوە وایە بۆ خۆ ڕزگارکردن لە ماندوێتی. لەهو ئەوەیە ئینسان کاتێک کە ماندوو دەبێ دەوێت شوێک بدا خۆی بەکارێکەوە مەشغوڵ دەکات، بە یاریەکەوە مەشغوڵ دەکات، گەم و گاڵتە و گەپێک دەکات، بەڵام ئامانجدارە، ئەزانێ ئامانجی ئەم یاریە لە شوێ دەڕا بۆ شوێ، ئەمە بە حیساب پشووی مێشکی خۆی دەدا. بەڵام لەعیب ئەوەیە یاریەکی بێ ئامانجە، خۆسەرقاڵکردنی منداڵانەیە. ئەها مناڵان دەبینین هەمومان مناڵ بووین، خانوچکەیەک دەکەن، دوای لێی وەڕز دەبن و تێکی ئەدەنەوە، چەند وەخت خۆیانی پێوە خەریک دەبن، لە ئاخریدا
لێ وەڕز دەبن و بەدەستی خۆیان خانووەکە تێک دەدەنەوە. دوو منداڵ دەبینی لەسەر خانوچکەیەک کە بەیەکەوە دروستیەکەن شەڕیان دەبێت. دوای هەردووچیان بەجیان دیاڵن هیچیان نایانەوێ. یەکەم جا دروستیەکەن ئەم دەڵێ هی منە ئەو دەڵێ هی منە شەڕیان دەبێت لەسەری دواتر هیچیان نایانەوێ بەجێ دیاڵن ئالێ خانووەکە خۆی دەمێنێتەوە. بڕواتان هەبێ بەڕێزان دنیاش ڕێک ئاوایە. ئەم ژیانی دنیاە با قورئان وەکو خۆی حاڵی بین. قورئان نافەرمێت دنیا واز لێبێنن، دنیا بۆ کافران باشە، تۆی موسڵمان حرامە ژیانت خۆش بێن. نا، وشەی قورئان وما هذه الحياة الدنيا، وشەی الحياة الدنيا بەکارهێنا. ئەبێ ئەم چەند ساڵی کە ئێمە لەم سەر زەویە دەژین ژیانمان بەڕاستی ژیانی ڕاستەقینە بێ، ژیانمان شایستە بە ژیانی مرۆڤێکی سەردەمەکەی خۆت بێ. ژیان نابێت دووشت بێ. ئەو ژیانی کە خوا لە قورئانە فەرمووی الحياة الدنيا، ئەمە ژیانی ڕاستەقینەی سەرزەوی نابێت دووشتی تێدا بێ، نابێت زیندووبوون بێ. یعنی نابێت ژیانی من و تۆی ئینسان لەسەر زەویدا وەکو ژیانی پشیلەیەک وابێ، وەکو ژیانی چۆلەکەیەک وابێ. ئەوانش زیندون، ئەوانش ژیان بەسەر دەبن، ساڵێک چەند مانگێک ساڵێک دەنیکی دیاریکراو دەژین و دوایی کۆتایی بە ژیانیان دێ. نە خانوویان هەیە، نە ماڵیان هەیە، نە پاشەکەوتیان هەیە، نە هیچیان هەیە. ئەمانە زیندووبوونن. بەڵام نابێ من و تۆی مرۆڤ خوانەی فەرموو هەر زیندووبی، دەفەرمێ الحياة الدنيا، ژیانێکی ڕاستەقینە بە مرۆڤت هەبێ. مامۆستای لێکۆڵەر و بیرمەندی ئیسلامی مامۆستا عەبدوڕەحمان خەمووجا دەیفەرموو، زۆر جوان دەیفەرموو لە خەڵکێک دەپرسی ئەڵێ ئەرێ چۆنی؟ ئەڵێ وەڵام ماوین. دەیفەرموو ماوین هیچ نییە، چۆن ماوی گرنگە. جاتۆ هەتا هەیە حتا ژیانی هەیە هەر ماوین، نا ئەو ماوینە هیچ نییە. ئەوە پشیلەیەکی شەرماوە و باڵندەیەکی شەرماوە و ئاژەڵێکی شەرماوە. تۆ مرۆڤی، تۆ نابێ هەر بمێنی. ئەی چۆن ماوی گرنگە، چۆن دەژی گرنگە. قورئان دەفەرمێ دەبێت ژیانی دنیاتان الحياة بێ. بۆیە لە قورئانە دەفەرمێ الحياة الدنيا، نافەرمێ معیشة الدنيا. هەر لە وردیەکانی قورئانەوەیە. معیشەت چییە؟ معیشەت یعنی ژیانێکی مەمرە و مەژی. وەکو ئەمڕۆ موچە دێ و نایە. ئێستا وا مانگی هەشت تقریبا خەریکە لە نیوەی نزیک دەبینەوە، هێشتا مەعاشی مانگی حەوت و شەش وانە لە هەندێک شوێن نەدراوە. کەواتە ئەوە معیشەتە. معیشەتێک یعنی ژیانێکی مەمرە و مەژی دێ و نایە و هەیە و نییە، ئەوە هیچ نییە. قورئان فەرمووی دەبێت ژیانتان لەسەر زەویدا ژیانێکی پاک بێ، ژیانێکی خۆش بێ. ئیسلام عەرزم کردن پێمان ناڵێ واز لە ژیان بێنن. نا باش ژیانت جوان بێت، چونکە دوعای ئێمە گەورەترین دوعا لە قورئانە کە فێری بووین ئەوەیە ربنا آتنا في الدنيا حسنة أمجا وفي الآخرة حسنة أمجا وقنا عذاب النار. ربنا آتنا في الدنيا حسنة، تو یەکەم جا باسی دنیا دەکەی. یا ربی خوایە چی جوانیە لەم دنیادا پێم بەخشی. ربنا داوا لە ئەڵڵا دەکەی سبحانه وتعالى لە پەروەردگارت، پەروەردگاری من ئاتینا پێمان ببەخشە. یعنی داوا لێ دەکەم خوایە خەزانەی ڕەحمەتی تۆ زۆر پڕە. نامەوێ ژیانم کولەمەرگی بێ، نامەوێ ژیانم مەعیشەت بێ، مەمری و مەژی بێ، نامەوێ هەر بمێنم بەڵام چۆن مانێک کەرەوەی نەمردوم. ناخوا داوا لێ دەکەم ژیانی دنیام حەسەنە بێ. حەسەنە یعنی چی؟ یعنی یا ربی خوا عەقیدە و بیر و باوەڕ و خواناسیم پێقەڵات بکەی. بەخوا بەڕێزان ئەم خواناسی کە ئێستا من و تۆ جەنابن لەسەرنی، ئەو سوزدەی کە بۆ ئەڵڵای دەبین سبحانه وتعالى، ئەو جومعەی کە بەیانی دەیکەین، ئەمە هەمووی خەڵاتی خوایە. ئەوە حەسەنەیەکە کە لەم دنیادا ئەڵڵا بە ڕەحمەتی خۆی پێبەخشیوین. یعنی یا ربی خوا عەقیدە و بیر و باوەڕێکی جوانم پێ ببەخشی. یا ربی خوایە هاوسەرێکی چاکم پێ ببەخشی. ئەوە حەسەنەی دنیاە. یا ربی خوایە ژیانی هاوسەریم بەختەوەرکەی. خوایە منداڵی ساڵحم پێ ببەخشی. یا ربی خوایە ماڵێکی خۆشم پێ ببەخشی. ئیسلام نەیوتۆ لە کولانە خانوویا بژی. ژیانی دنیا هیچ نییە، هەر کولانەیەکە هەبێ و کەپرێکە هەبێ. نە وەڵڵا خوایە داوا لێ دەکەم جوانترین خانوو شوێنی ژیانم هەبێ. یا ربی خوایە داوا لێ دەکەم کە هاوسەرم هەبوو، منداڵم هەبوو، خانووی خۆشم هەبوو، خوایە تەندروستیم باشکەی، خوایە لەش ساغیم پێ ببەخشی. کەوتتان ربنا آتنا في الدنيا حسنة. بەڕێزان ئەمانە هەموو بێنە دڵی خۆتەوە، هەمووی عەرزی پەروەردگار کە و داوای لێ بکە بە کوڵ و بەدڵ. یا ربی خوایە کارێکی سود بەخشم بەنسیب بکەی. یا ربی خوایە ڕۆژانە بێکار نەبم، پارویەک نانی حەڵاڵ پەیداکەم، نەک هەر بەشی خۆم. یا ربی خوایە ئەوەندەم پێ ببەخشی هەموو ساڵێ زەکات ببەخشم. یا ربی خوایە لە خۆم زیادم پێ ببەخشی. ئێمە بەڕێزان زۆرجار لە دین غەڵەت حاڵی بووین لە ئیسلام.
یا ڕەبی خوایە هەر ئەوەندەم پێ ببەخشی محتاج نەبم بەسمە وەڵڵا برەوە دوعای تۆ هەڵەیە نەوەڵڵا خوایە ئەوەندەم پێ ببەخشە نەک بەشی خۆم داوا لێ دەکەم یا ڕەبی خوایە بەشی زەکاتم هەبێ ها قورئان دەفەرمێت چی والذین هم للزەکاة فاعلون ئیماندارانی ڕاستەقینە ئەو کەسانن کاسبی دەکەن کەسابەتەکەیان هەر بەوەندە ڕازی نابن بەس بۆ خۆیان بژین نا للزەکاة فاعلون هێندە کاسبی دەکەن هێندە کاسبی دەکەن زۆریان لە خۆیان زیادە ئەوەندەیان هەیە ساڵانە زەکاتیان هەیە سەدەقاتیان هەیە دەستی بەخشندەیان هەیە دەستی یارمەتیان هەیە دوعا بکە بڵێ یا ڕەبی خوا لەم ژیانی دنیادا داوا لێ ناکەم هەر ئەوەندەم بدەیە خوا بەس قەرزار نەبم ئێمە زۆر جاوا فێر بووین خوا بەس قەرزار نەبم خوا بەس ئەوەندەم دەیە نانی ئەمڕۆم هەبێ خەمی بەیانیم نەبێ نەوەڵڵا بڵێ خوایە ئەوەندەم دەیە نەوەی نەوەشم دەوڵەمەند بێت تۆ ئەلغەنی خوا ئەلفەقیر نییە خوا خەزێنەکانی ئەرز و ئاسمانیەوە لێی پاڕێەوە باش ژیانی دنیات دەوڵەمەند بێ باش دەستی بەخشینت هەبێ با هەموو ساڵ زەکاتت هەبێ ئەگە خوای بڵێ ڕەبی خوا داوا لێ دەکەم لەگەڵ هەموو ئەمانەدا کەسایەتێکی جوانم هەبێ کەسایەتێکی سەنگینم هەبێ حرمەتم لەناو خەڵکە هەبێ ڕێزم هەبێ کەسایەتیم هەبێ کەرامەتم هەبێ ئەمانە هەموو ژیانی دنیان بەڵام ئاگال لە یەکشت بێ ئەمە خاڵەکەیە الحەیات الدنیا ئەم ژیانە جوانەی دنیاە بەڵام ئاگات لێبێ ئەمان وا نەزانی ژیانی دنیا بەس ئەمەندەیە وا نەزانی ژیان هەر ئەمەندەیە نەکەی دینەکەت بە قوربانی ئەم دنیاە مەکە بەس ئاگال لەمە بێ هەر کاتێ دینەکەت ئیمانەکەت لە پێناوی ئەم چەند ڕۆژەی ژیانی دنیادا کەوتە مەترسیەوە ئامان نەکەی دینەکەت بە قوربانی ئەم چەند ڕۆژەی ژیانی دنیا مەکە توخوا لە پێناوی ئەوەدا ژیانی خۆت خۆش بێ توخوا ژیانی خەڵک تێک مەدە غەژ مەکە دەستبڕ مەبە تەزویرچی مەبە ناپاک مەبە شتی خراپ بە خەڵک مەفرۆشە شتی خراپ لە دەروی وڵات مەهێنە هەر بگاتە دوکانەکە و دوکابرا نەگەێنێتەوە ماڵەوە سوتاوە ئەمە بۆ ئەوەی ژیانی خۆت ئاوەدان بێ ماڵەکەی خۆت چراخان بێت خۆ ماڵی خەڵک تاریک مەکە بۆی کۆشکەکەی تۆ بەرز بێ خەڵک مەکە بە ناخی زەویدا بۆی تۆ سفرەکەت ڕازداوە بێ خەڵک برسی مەکە بۆی تۆ تەندروست باش بی خەڵکی تووشی نەخۆشی مەکە ئەمە داگا لێ بێ دخوا ژیانە گەیشتە سەرەوەی بڵندیت تێریت کۆشک و تەلارت لەسەر مافی خەڵکانی تر بێ ئەمەیان مەکە ئاگەل لە ئەمەیان بێ کەس لەسەر ئەم کەمە ژیانەی دنیا مەکوژە حیفە لەسەر مەترێک عرز مرۆڤێک کوژرێ زۆر حیفە ئیسلام دەفەرمێ باژیانێکی جوانەتەوێ بەس ئاگال لێبێ مرۆڤی مەکە بە قوربانی هیچ شتێک لەوە گەورەتر نییە کە مرۆڤێک خوا پەناماندا لەسەر ماڵی دنیا بکوژرێ بەدەستی تۆ چونکە ڕۆژێک تێدەگەی ئەم ژیانی دنیاە لەهون وەلەعیبون سوبحان الله قورئان چەند وردە وەڵڵاهی ڕۆژێک لە ژیانی دنیا تێدەگەی کە ئەمەی ئێمە کار و کەسابەتمان هەوڵمان ماندووبوونمان ڕۆژێ وەکو خانووچکەی منداڵان وایە ئەها بەڕێزان دیقەت بدە زۆر جار خانوویەک زۆر بە تامەزرۆییەوە دەکەی زۆر خانوویەک بە تامەزرۆییەوە دەکەی ئەڵێ بەڕاستی بەس بچمنەوە ئەو خانووەوە لە فڵان گەڕەکە لە فڵان سیتیە خانوویەکم بۆ بکردرە ئیتر بەسمە سوبحان الله بچۆ ناویەوە کاکە ئاواتەکە دێتە جێ بڕوا کە 4-5 ساڵ 10 ساڵ تێیدا بە هەل لە خۆتەوە حەز بە بێتاقەتی دەکەی هەز دەکەی وەکو ئەو دوو منداڵی کە یاریان دەکرد خانووچکەیەکیان دروست کرد و شەڕیان لەسەر دەکرد کە چی ئێستا دووچیان بەجێ دێڵن ئەها چەند جار خانووچکە مناڵان لەو دەشتە بە تایبەتی لە لادیەکانی خۆمان دابینیوە یاریەکەیان بەجێ هێشتۆ هیچیان نایانەوێ واللهی لە خانووەکەەوە ڕست دەبی ئاواتت ئەوە بوو لە ژیانە ئۆتۆمبیلێکی باشت هەبێ سبحان الله سەیری دەکەی ئۆتۆمبیلەکەت هەیە کەچی هەر ئۆتۆمبیلی چەند خوازیاری بۆی ڕۆژێ لێیوە ڕست دەبی وەکو یاری منداڵەکە ئەم ڕیزە دوکانم هەبوویایە پارێکی زۆرم هەبوویە زۆر دەوڵەمەندم بینیوە واللهی زۆری پارە هەیە کەچی سبحان الله لە ژیان بێزارە لە ژیانە دڵی خۆش نییە مەگەر ئەوەندە بێتە مزگەوت دڵی بکرێتەوە بەڵام بەداخەوە چێژی لێ ناکەی یعنی ئیسلام پێمان دەڵێ ئاگال لێبێ ژیانی دنیا هەدەفی ئەساسی نەبێ ئەمەد لەبیر بێ وأن الدار الآخرة لهي الحيوان ژیانە جوانەکەی دنیا نەکەی بە قوربانی ئەم ژیانە ئەساسی قیامەتکەی ئەمە ژیانی ڕاستەقینەیە وأن الدار الآخرة ژیانی کۆتایی کە قیامەتە لهي الحيوان ئەوە ژیانی ڕاستەقینەیە بەڕێزان کە پرسیوتە الحیات چییە لەگەڵ الحەیەوانە الحیات باسم کردی ئەو ژیانەیە ژیان بێ نەک مەعیشەت ژیان بێ نەک زیندوو بوون بەڵام الحەیەوان زۆر لە الحیاتیش گەورەترە يعني الحياة الحقيقية السرمدية التي لا تفنى ژیانێکی ڕاستەقینەی بەردەوام کە بێکۆتاییە و مردنی بە شوێنانایە ژیانێک نەخۆشی تێدا نییە
پیربوونی تێدا نییە، هەژارکەوتنی تێدا نییە، مردنی تێدا نییە. ئەمانە ژیانت تاڵ دەکەن لە دنیادا. لەم ژیانی دنیادا چەندە ژیانت خۆش بێ هەر دەترسی نەخۆشکەوی، لە چەند دەوڵەمەند بی لە هەژاری دەترسی، زیاتر دەترسی، چەندە خانۆکەت خۆش بێ لەوە ترسی بوومە لەرزەیەک بەستە تا بڕوخێنێ. کاکە لە هیچت کەم نەوێ خۆ یەقینت هەیە ڕۆژێ بە مردن کۆتایی پێدێ، هەر ئەبێ بمری و ماڵەکە لەگەڵ تا نایاتە ناو قەبرەکەەوە، تۆ دەبن، تۆ سارەکەت بەجێ دێڵی، سارەکەش لەگەڵا ناخەنە قەبرەکەەوە. هیچ کەسێکتان بینیوە تخوا بەڕێزان 250 تەبعی دۆلارێک 100 دلاری لەگەڵ خانە قەبرەکەەوە نەبەخوا. هەمووی بێک ئەو کفنەی کە لەبەرمان دەکەن گیرفانی پێوە نییە، بۆ گیرفانی نییە، هیچی نییە، هیچ لەگە خۆ نابێ، هەمووی بەجێ دێڵی. بەڵام قیامەت الحەیەوانە، ئەوە ژیانێکی ئەسڵیە، ئەوە ژیانێکی ڕاستەقینەی بەردەوامی بێ کۆتایە. وەڵڵاهی بەڕێزان، تەواوی کێشەکانی مرۆڤ وەکو تاکە کەس، وەکو ناو خێزانەکەی، وەکو حکوومەتەکان، وەکو بەرپرسەکانی وڵات، ئەوەیە چاویان تەنها ئەم ژیانە کورتەی دنیا دەبینێت. بەخوا ژیانی تاک خێزان، حکومەت، بەرپرسان، دەوڵەتەکان هەمووی ئەوەیە، بەس چاومانی یەک شوێن دەبینێ، ئەویش ئەم چەند ڕۆژ و ساڵی مای ساڵ دنیاە. نە خوا دەفەرمێ باش ژیانی دنیات خۆش بێ، حەیات بێ، بەڵام ئاگاد لێبێ لەمە گەورەتر هەیە، ئاگادار بە الحەیەوان هەیە کە زۆر گەورەتر و باڵاترە کە نەبراوەیە، ئەویش الحەیەوانە کە ژیانی هەمیشەی قیامەتە. ئەگەر ئینسان بەردەوام چاویشی لەسەر قیامەت بێ، هەوڵ دەبا دنیات خۆش بێ، بەڵام قیامەت لێیان نەکەی. بەخوا ئینسان ئەگەر چەندە دەوڵەمەند بێ، چەندە پارەدار بێ، چەندە پلەدار بێ، ئەگە قیامەتی لەبیر بێ بغڕا نابێ. بەخوا دەوڵەمەندێکی سەرکەش نابێ، وەڵڵاهی بەرپرسێکی بێ ڕەحم نابێ، مەسئولێکی دز و گەندەڵ نابێ، ئەڵێ دنیا هەروە ڕۆشن نابێ، خوا بەشی خۆمی داوەمەی لەم دنیا، بە ئاگام لە فەقیر و هەژاریش بێ، ئاگام لە لێپرسینەوەی خوا بێ، ها بغڕا نابی، تەکەببر لێ نادەی، ماڵی خۆت و خەڵک وێران ناکەی. ئەگەر هەژار بی، ئەگەر نەدار بی، ئەگەر ژیرفان بەتاڵ بی کە چاول لەسەر قیامەت بوو، چۆکدا نادەی، ئەژنۆ ناشکێ، ڕەشبین نابی، مەویز نابی، ناڵی ژیانم هەمووی وەکو لە مەرجی بردەسەر. ناخوای پەروەردگار، مهم وەیە لە تەمەڵی خۆمە هەژار نیم، بەخوا کەسابەتم کردووە، ئەوەندەی توانا هەبوو بێ هەوڵم داوە، پەلاماری هەموو دەرگای حەڵاڵمدا، وەڵام لە حرامم نەدا لەبەر خاتی تۆ، وەیش سنووری شەرعەکە نەبەزێنم. یا ڕەبی خوای گەورە، بەڵام تۆ ئەمەندە دۆ کوتاقیکردنەوە بە من بەخشیوە، بەڵام خۆ قیامەت هەیە. هاکە چاول لەسەر قیامەت بوو، یەکسەر ئارامی بە دڵ و دەروون تا دێ، بێ قەناعەت نابی، چاول لە ماڵی ئەم و ئەوە نابێ، وانە خۆت بە بەدبەخت نازانی، ناڵێ ئەم ژیانەت خۆخۆشیم تیا نەبینی، هەیە حتا دەمری هەر کرێتیە، دەڵێ بەس ڕۆژێ لە خانی خۆمان بوومە، ئەی خۆ قیامەت هەیە، من کۆشکەکانی بەهەشتم هەیە، ئەگەر لە دنیادا بەس دەخێمە شابوو بەم دوای ئەوەی تەواوی هەوڵ و ماندوو بوونیم بە حەڵاڵی داوەخوا ئەمەندەی بە تاقیکردنەوەی خۆی پێبەخشیوم، دیارە ئەمە بۆ من باشە، بەڵام خۆ بەهەش هەیە، کۆشکەکانی بەهەش هەیە، باخەکانی بەهەشت هەیە. من لە دنیادا باخم نەبوو، مەزرعەم نەبوو، بەڵام باخەکانی بەهەشتم هەیە، جۆگە و ڕووباری بەهەشتم هەیە. ئەم بەهەشتەش کە قەت کۆتایی پێ نایە. هەموو دەوڵەمەندەکان دەترسن هەژارکەون، هەموو لە شساغەکان دەترسن نەخۆشکەون، هەموو پلەدارەکان دڵنیا بن ڕۆژێ ئەو کورسی و مێزە و ئەو مۆرە و ئیمزایە بەجێ دێڵن. حەقیقەتە لەو کانە یەدوم لیغەیریکە ما وەصەلە ئیلەیکە، کاکی مەسوول، ئەگەر ئەم کورسی و کولێرەیە، ئەم پۆست و پلەیە بۆ غەیری ئەوەی پێشتۆ وەفای ببوویایە، بەخوا ئێستا تۆ لەسەریدا نەدەنیشتی، بۆ تۆش وەفای نابێت، تۆش دەڕۆی بۆ یەکێکیکەی بەجێ دێڵی. بەڵام گرنگ ئەوەیە قیامەتن نەدۆڕێنی. ئەگەر ئێرەم خۆشە، با خۆشیەکەم بەردەوام بێ بۆی لە قیامەتە هەتا لە خۆشی دابم. ئەگەر ئێرەم ناڕەحەتە، مەویز نابم، ڕەشبین نابم، بە ئومێدی خوای پەروەردگار ئینشاءڵڵا قیامەتم ئاوەدانە. ئەوە تەفسیری ئەو ئاەتەی ژمارە 64 سوورەتی ئەلعنکەبوت بوو. ئومێدەوارم یا داوا بکەین لەخوا، دایمە دوعا بکەین، خوا ژیانی ئەم دنیامان ژیانێکی پاک و پوخت و خۆش و ئیماندارانە تێر و تەسەل لە ماڵ و حاڵی خۆماندا بێەوەی و سەلامەت بە تەندروستی باش بە دڵی خۆش لە ناو کەس و کار و ئازیزانمان دابین. یا ڕەبی خوا ژیانی قیامەتیشمان الحەیەوان بێ، ژیانە هەتایە نەمرە خۆشەکەی ناو بەهەشت بێ، لەگەڵ پێغەمبەران و ساڵحان و شەهیدان و خۆشەویستانی خۆتدا، لەگەڵ ماڵ و منداڵ و باوک و دایک و کەس و کارماندا، کە ئەوە موژدەی قورئانە. بەڕێزان، بەرنامەکەمان ڕاستەوخۆیە، ناوبڕێکی زۆر کورتمان هەیە،
دوای ئەوە کە دوای ناوەڕەکە تەواو بوو دێنەوە خزمەتتان بەو دوو ژمارەیەک لەسەر شاشەکە دەیبێنن ئینشاءڵڵا دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و گفتوگۆ بکەین لەسەر تەوەرەی بەرنامەکەمان. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر ئازیز و بەڕێز. بەرنامەکەمان ڕاستەوخۆیە بەو دوو ژمارەیە کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن دەتوانن جەنابتان پەیوەندیمان پێوە بکەن پرسیارەکانتان ئاراستە بکەن ئەوەی لە زانستی ئێمەدا بوو بەویستی خوای گەورە وەڵامتان دەدەینەوە ئەوەی لە زانستی ئێمەدا نەبوو ڕێنماییتان دەکەین بۆ لای کەسانی شیا و پسپۆر. پەیوەندی یەکەممان کە ئێستا لە سەیهێڵی تەلەفۆنە دایکی محەممەد فەرموو خوشکەکەم. فەرموو دایکی محەممەد. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله. دایکی محەممەد خوشکەکەی. السلام عليكم مامۆستا. سڵاوی خوا لە بەڕێزتان. عليكم السلام ورحمة الله. دایکی محەممەد خوشکەکەی من فەرموو. فەرموو دایکی محەممەد. دایکی محەممەد ئەگە گوێبیستی ئێمەی تەلەڤیزۆنەکەت تەواو کەسکە لە مۆبایلەکەەوە قسەمان لەگەڵ بکە. السلام عليكم باش مامۆستا جان. سڵاوی خواتان لێبێ جەنابتان باشن دایکی محەممەد زۆر سوپاس. دەست خۆش بێ مامۆستا دەستخۆشی لێکەم بۆ تەوەرە جوانت دەستی جەنابیشتان زۆر سپاس دەکەم. خوا بەرداوایمان لە سەکاری گەورە تەمەنی درێژکە مامۆستا جان. خوا لە ڕازی بێ خوا دایکی محەممەد خوشکە باشەکەی من. خۆش بێ مامۆستا ئەو کەلیمەی تازەوتت ئەلحەیەوان من قورئان ئەیخوێنم کە ئەیخوێنم ئەلێم نەک بەغەڵەتی وتبێتم یعنی ئەلحەیەوان تەواوە. بەڵێ خۆی الحيوان يعني ئاژەڵ الحيوان يعني الحياة الحقيقية السرمدية التي لا تفنى ژیانی ڕاستەقینەی بەردەوام کە قەت کۆتایی پێ نایە ئەوە الحيوانە. الحيوان لەگەڵ الحيوانە فەرقی ئەوەیە. بەڵێ ئەنجا من زۆر یعنی کە قورئانە خوێنم ئەوە دێتە پێشتامیان کە خوێندم ئەلێم نەک غەڵەتم کردبێ بە ناوەی حیوانەوە وشەکە یعنی ئەگەر حیوان بیخوێنەوە هەڵەیە ئاەتەکەوانە الحيوان. بەڵێ الحيوان. بەڵێ 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 مامۆستا پرسیارێکمە بوو وەڵا ئەگەر نەبێتە ئەرێ پرسیارەکەت فەرموو بەسەر چاوە. ئێمە دوو لە ڕووی جەنابتان هەنێ تووتکە سەگ هەیە لە لامان یعنی خود دێتە بەر پێمانەوە ئەنجا منشەوەی خواردنی هەستێک بێ ئەیان دەمێت جیرانەکان هەرە لێن وەڵی تو ئەوانەت فێر کردووە بێتە ئێرە وەڵاهی من فێریانم نەکردو بەس ئەزانی تر حیوانە کە دێ لێرە لەو ناوە ئەگەڕێ منیژە لێم گوناحم بێ زمانە خواردنیانە دەمێت شیریان گرمەوە ئایا یعنی کە خۆی هەڵەساوێت لە قەتقات و لە کەمێدا دوێنێژە بم گەڵاوە بێ. بەڵێ تەواو پرسیارەکەت گەیشت. زۆر مەمنون خوای گەورە بتپارێزێ مامۆستا. دایکی محەممەد خوشکە باشەکەم خوا پاداش تۆش داتەوە ئینشاءڵڵا خوا سەلامەتتان. السلام علیکم ورحمة الله. علیکم السلام ورحمة الله وبركاته. خوا بتان پارێزێ. خوشکە بەڕێز دەکەم دایکی عومەر فەرموو. السلام عليكم مامۆستا گیان. عليكم السلام ورحمة الله. خوشکە باشەکەم مامۆستا گیان باشی خوای گەورە بێوەیت کا دەست و خۆشی بۆم بەرنامە جوانە پێشکەشێکەکەی مامۆستا گیان. خوا لە ڕازی بێ خۆ خوشکەکەی من دەستی جەنابیشتان خۆش بێ هەموو بینەران. مامۆستا گیان من نەخۆشی نەخۆشخانەی هیوام ناتوانم لە عەرزات چۆکم عیب نوێ ناچەمێتەوە لەبان کورسی نوێژەکەم کە هەنێ بەڕێز وا ئەفەرمون کە لەبان کورسی نوێژ دروست نییە. من چوومە عەمرەیش لە مەکە و لە مەدینەی پیرۆز هەموو کورسی دانێت یا کەسی وبان کورسیوە نوێژەکە ئایا بسڵمان هەیە کە یعنی ئەوە نە ڕەزیلی لە لاشەی بکات کە بتوانێت وان نوێژ بکە. بەخوا ڕاستە بەخوا حەزەکەم ئەو نوێژەم دەتوانامانیە و بەخوا ڕاست خوای گەورە خۆیشی ئەوە ڕەحمە و دەرگای خوا زۆر ڕەحمی زۆرە و ئینشاءڵڵا خوای گەورە بەسەرکردنەوەی خوایە خوا شیفات بدا و یا ڕەبی خوا ئەجر و پاداشت داتەوە. ئینشاءڵڵا قسەت بۆ دەکەم دایکی عومەر بە ئیزنی خوا بۆ دڕون مامۆستا گیان خوا سەلامەتی کایە خوایە خوا هەر دەست و خۆشی بۆ بەرنامە جوانە پێشکەشمانیەکەیت و گوێبی سوێبین کل بەرنامەیە خوای گەورە سەلامەتی کایە خوا دەست خۆشێ مەمنونم. سپاس بۆ جەنابی شت ئێمەش مەمنونی جەناب و دوعا خێرەکانتان خوشکە باشەکەی من خوا بتان پارێزێ خوا گەدار بێ. کاک ئیسماعیل گیان فەرموو برا شیرنەکەم. سلام عليك باسي مامۆستا گیان. عليكم السلام ورحمة الله. کاکە ئیسماعیل خۆشی بەرنامەکە لێ دەکەم مامۆستا. یاخوا دەستی جەنابیشتان خۆش بێ زۆر سپاس. سلامت وڵی مامەزام دەمەی لەسەر تەوەرەی حسەیتکەم. فەرموو کاکە ئیسماعیل گیان. سلامت وڵی مامۆستا بەڕاستی خەڵک
لو وسعتي زور خراب حمود ساري أو حاري أو خلكيا لبي آويان أو تسار روزا بنت روزا آمنا في النهولي براسي أو جياني أو خلكتي ده للاياتي كاربانيا للاياتي آونيا خلق تشيبك هانا لو تبا أمن يقدر هي باشا أدي أوري خلاوانا باشا إيشيان سيا دبابين بابين سيتر كنكري الرواني قركا كان باشا إيشيان سيا بس أذانا بارماري لولا فيها كان لكن درين فرانك لو هيك لو هيك أدي وش خيرني أمام ساعي بس أخر شيء دابل قولتين خير يعني وانيا ما يعني براسي أو ريخلا وأنا براسي أمن قلي منيل حكمت دامنا أو نيكل بس أدي ريخلا وكان خو دتانا يعني بان جواز جيب كان دو خير خواز بيتن بشيتت تنكري رواني قرك كان براسي ساعة بيز قرك فانزا قرك سله ولي بيئة أذكى بقى أو فاميرة شيء أذكى أو كان على برزي بنين خو والله طبعا مشتكى معلومة راسته بس خلوف شيء هوالني هي دارم سبيني لكاتي وتاركتي دارم بعض بكي براسي جانا وهنار واتن أمن خوش ديم سردان الدكم غربد شوالة جمعان ديم يعني لو تاركت بس هي دارم سبيني لو تاري نيجي هيني هي دارم بعض بكي براسي أو تسارو زعاوني سيقرت قرتاوكنيا استدش نيجيش لي بشو جانا وهذا رأي خلق لا والله ما عيشته ويعرضهم كده ماوين بلام شو ماوين هلو يا أو دابا بس من دوام دوباره لو ريخرا وانا هي براسي يعني سكت جوانه ان شاء الله فمكان جيش كان اسماعيل جان ان شاء الله يا مش خصنا للصدقين وخير ومندان بحقد راسه بزاي وازعن هاد نوت خير ابي كريزستان دابا شي ما فاي هاي خير زياده دوام هي لو ريخرا وانا قصي قولوا ده كان دبابين دراز ده كان يعني دراز ده كان اواني خم خوري ملتي ندت باري لو غزه وما زي خد كان هو دراز ده كان دي ملتي خد جو دسي او ذاك لا بابين بيشي كان كريبني او شر خير كان خوش بخير اسمعي فهمك جوان بو ان شاء الله من قصي لصدقكم ومدوارم ان شاء الله قصي خير ما نجا بقري دست كانت خوش بخير اسمعي جان خوي قول السلامتك دادك الله فرمو السلام عليكم. عليكم السلام ورحمه الله خوشك الله الو والله خوشك الله فرمو دادك الو والله جوابيستي دنگي جنابتين خوشك الله فرمو تلفزيونك تواو كسكا موبايلك وخسبكي تلفزيون دنگي كمان باش الو والله التلفزيون سجل الو والله دادك الله جوابيستي دنگي جنابتين فرمو بطن نارود الو هاي خوشکە کاڵە هەوڵ بدە پەیوەندیەکە دواتر وەربگریەوانێ دیارە دەنگی تۆ دەبیسترا بەڵام تۆ وەک پێویست نەبوو باوکی ئالان فەرمو برا شیرنەکەم. السلام عليكم مامۆستا گیان. عليكم السلام ورحمة الله باوکی ئالان برای خۆشەویست مامۆستا گیان یاخوا سەلامەت بن باوکی ئالان سەلامەت بن سەلامەتی هەر لە خۆشیدا مامۆستا گیان. خوای گەورە کە ئالان کاکە ئالانیشت بۆ بێڵە خوا سەلامەتتان کە باوکی ئالان زۆر سەلامەت بیلەکەی توش ئەجمعین یاخوا سەلامەت بن فەرمو لە خزمەتم مامۆستا گیان گیانەکەم ئەمن پرسیارەکەم هەیە پرسیارەکەت بە چاوم ئەمن فەرموو خێزانم ئەمری خوای کرد بوو بەڵێ خۆش مندارمە سەلامەت بیلەکە مردی توش چارپێز مندارمە بوو لە برێ خێزانیاوی ئەمری خوای کرد بۆ خێزانە چکە مینایە برێن عیدنەبی بێوەژم بوو منداڵێکی هەیە منداڵێکی ئێستا برێن دەبینی هاتووی منداڵەکانی من دەکاتن برێن هەر لە داچ خۆیان منداڵی کەسم هەیە لە داچی ئەو کوڕی منداڵی کەسم هەیە ئەو دەبینی جاروەیە بە من دەرێن ئەوانە دەزوێژیان لە تو دەشتیان لە منداڵەکان دەشتێ ئەوڵین کچی هەیە خێزان ئەو خێزانەی دووەمەدە ئەو خێزانە بەڕێزەی کە بێ هاوژین بۆ جەنابەت خوا خێر نووسێمارەت کردوێتەوە کچی هەیە لە مێردەکەی پێشووی کچی هەیە بەڵێ کچ و کوڕی هەیە بۆ دەڵێن کچ کوڕەکانی دەزنێژیان لە کچەکانی تۆ دەشتێ لە داچ خۆیان دەرێن لەگە مندارەکانی داچ خۆیان ئەوی خێزانی دۆمم ئەمن مندارم لەویشێ لەی خێزان دۆم دەرێنابی دەزێژیان لێک دەشتێ دەرێن کچەکەش دەزێژی لە تو دەشتێ والله نصي آياتي قرآن قربان بود رون دكمو إن شاء الله بالجواني كهيج إشكالك يعني نمينه بتساوان. ما نص موضوعاتي من بزانا معنا داش أو شيء كدوم هنا يتم بيوزنك من داري هي لا من لمنيش من داري يا من داري أنا لقيت دي قلت مزام هیچ خەلەلەکەی لەگەیەکی بەچاوان بۆت باز دەکەم پرسیارەکە زۆر پرسیارێکی جوان بوو زۆر معقولە و پرسیاری خەڵکی شە ئینشەڵا بە نەسی ئاەتی قورئان بۆ ڕوون دەکەمەوە لۆ کچەکەش بزانە لەگە من ئەم بزانە کچەکەی دەزوێژ لەم بەڵێ ئەسڵ ئەساسی بەسە منۆ نییە من بابی نیمە
قوربان دەزانم دەستەکانت خۆش بی قورآن ئەمەی ئەم پرسیاری تۆ نەسی ئاەتی قورآانی لەسەر خوا خۆی وەڵامی داوەتەوە بۆت باز دەکەم ئینشەڵا لە درێژەی بەرنامەکەدا. ئێستا ئەوەی برین خێزانی دووەمم منداڵەکان هەردوو یەکداچینە ئەزانم قوربان تێگەیشتم دایک برا و دایک خوشکنەوەوانن تەواو بە چاوان پەیامەکە بە جوانی گەشت باوکیالان خۆی گەورە سەلامەتتان کە دادە کاڵەیە لەسەر هێڵی تەلەفۆن هاتوتەوە سەرخەت فەرموو خوشکە کاڵێ دادە کاڵێ فەرموو دادە کاڵێ گوێبیستی دەنگی ئەمەی خوشکە کاڵێ دیارە ئەم شەو پەیوەندەکەی وەکو پێویست حاصل نەبوو بەردەوام یەکێکە لە بینەرانی پرۆگرامی خۆشەویستی و بەردەوام پەیوەندی دەکا و پرسیاری جوانیش دەکا خوشکەکەی من هەوڵدەی شەڵەبێتەوە سەر هێڵی تەلەفۆنی من بەسەر چاو وەرگرینەوە. باوکی یوسف بەڵێ فەرموو باوکی یوسف برا شیرنەکەم. الو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باوکی یوسف باش ما مستسعت أحوالك جنابتان چۆن باوکی یوسف؟ والله الحمد لله مەش باشین لە خوا بەزێ خوا باش بە هەموو لایەکمان کا بە گەورەی خۆی. الحمد لله خدا عافت كبي بلا بي إن شاء الله ما صار شارك ما هبو فەرموو چاوەکەم. ما صار بيا تاريخ الصلاة إذا كان في تسديد يعني ركض تقولون بدأ قبل الدبي تاریک الصلاة زەکاتی پێدەشە بزن في تسديد يعني بە چاوم بۆ دڕون دەکەمەوە بله بۆ دڕون دەکەمەوە بەسەر چاو لە درێژەی بەرنامەکەدا وەڵامت دەداتەوە. یەخوا سەلامەتم باوکی یوسف پرسیارێکی جوان و دەستەکان خۆش بێ خوا ئاگادار بێت چاوەکەم خوا لەگەڵ بێ. بەڵێ بەڕێزان تەوەری بەرنامەکەمان باسی قیامەت بوو. بەڕاستی ئەمڕۆ هەموو مرۆڤایەتی ئەم سەرزەویە هیچ کات بە ئەندازەی ئەم سەردەمەی ئێستا بەڕێزان پارەی تێدا نەبووە، خەزیێنەی تێدا نەبووە، نەوتی تێدا نەبووە، زێڕی تێدا نەبووە. ئەوەی کە ئێستا لە ئاسماندا لە ناو دەریاکاندا لەسەر وشکانی خێر و بێر لەسەر ئەم زەوێدایە لە هیچ زروف و زمانەکان نەبووە کەچی سوبحان الله وەکو تاگ مرۆڤ دڵی ناڕەحەتە ئاژاوە لە ناو خێزانەکاندا هەیە. ئەم دەوڵەتانە هەمووی پیلان بۆ یەکتر دادەنێ ئەم خوێنی فەقیر و هەژارە ڕۆژانە لەم وڵات لەو وڵات لەوێ لەسەر زەویدا دەڕژێ بەداخەوە هەر وەکو یاری منداڵان وایە دوو دەوڵەت لەسەر شتێک شەڕ دەکەن لە دوای ملیۆنە خەڵک دەکوژێ لە دوایدا ئاژ دەبنەوە بە یەکەوە پێ دەکەن و کەس نازانێت لەسەر چ وەکو خانوچکەی منداڵەکان دێتەوە بەرچاوە دوو کەس لەو بازاڕە سەیەکەی بە یەکە هەڵدەپڕژێن لەسەر شتێکی بچوو وەکو یاری منداڵەکان خوا فەرودگار فەرمووی لەعیبون بەخوا وەکو یاری ئەو منداڵانە وایە لە دوایدا ئاژ دەبنەوانێ و ئەم ناڕەحەتی و هینە دەڕوە. بەس تەنها بیرمان لای قیامەت بێ وەڵاهی بەس مرۆڤەکان بیریان لای قیامەت بێ کە ئەم دنیای هەر ئاوا نابێ ئەخر لێپرسینەوە هەیە. خۆ من ئەگەر چاکەکار بم کەس لەم دنیادا پاش داداشتن نەداتەوە خۆ قیامەت هەیە بەڕێزان یەکسەر تۆ چاوت بەس قیامەت دەبینێ بەردەوام کەسێکی چاکەکار دەبی. هەندێک جار ستەمێک لێ دەکرێ ناچی لە پێناوی مرۆڤێک پەنا بەخوا ناکوژی پەلاماری چەک نادەی دەڵێ یا ئیلاهە العالەمین قیامەت هەیە ئامان با قیامەتەکەم لە دەست نەچێ با لەسەر شتێکی بچووک بە هەژ لە دەست نەدەم باش ژیانی دنیام تێک نەدەم. هەموو مرۆڤەکان کە ژیانمان ناڕەحەتە بڕواتان هەبێ ئەوەیە کە ژیانی بەس ئەم دنیا دەبینین کە تووشی حرام خواردن دەبین کە تووشی هەڵە دەبین کە تووشی گوناه دەبین تاوان دەبین ئەو بازرگانەی فێڵ لە میلەتەکەی خۆی دەکا ئەو دوکاندارەی فێڵ لە مشتریەکانی خۆی دەکا. بەخوا ئەگەر ئەو قیامەتە ببینێ بەس ئەم چەند ڕۆژەی دنیا ئەم پارە و پوڵەت کاتێ نەبینێ بڕواتان هەبێ ئەو هەڵە گەورەیە ناکە ئەو تاوانە گەورە بەرامبەر بە هاونیشتیمانی و هاودینی خۆی ناکە. بۆیە زیاتر با بڕوانینە قیامەت بەردەوام لەگەڵ قیامەتا بژین. ئەگەر مرۆڤ لەگەڵ قیامەتا ژیا وەڵاهی ژیانی ئەم دنیای خۆش دەبێت. بەڵام هەر کەسێک تەنها بەس ژیانی ئەم دنیا ببینێ بەس ئەم چەند ڕۆژە ببینێ وا بزانێ ژیان بەس ئەمەندەیە لەم دنیادا خۆشی نابینێ. بۆ چونکە بەردەوام مرۆڤ لە هەڵپەدایە بەردەوام ترسی هەیە کە بەجێ دیاڵی یەقینەن بەجێ دیاڵی کەواتە دایمە دڵن ناڕەحەتە چونکە تۆ بڕوا دوایە دوای مردن زیندووبوونەوە نییە. بەڵام ئەوی بڕوای بە قیامەت هەیە دڵتەنگ نابێ. من ئەگەر ئەم خانۆی دنیام بەجێ بێڵم ئیماندار بم خوا کۆشکی بەهەشتی بۆ داناوم کۆشکی بەهەشتێک کە هەر خشتێکی بچووکی لە زێڕە و یەکی لە زیوە چیمەنتۆکەی هەمووی زەعفەرانە هەموو مادەی گرانبەهای بۆن خۆشە هەموو ڕووبارەکانی ئاوی بەهەشتە ئیتر ئەمەم هەبێ ئەم کەمەی دنیا کاتێ بەجێ بێڵم دەبێت خەفەتێکی هەبێ. ئەگە تۆ بڕوات بە قیامەت هەبێ خێرت بە کەسێک کرد و هەر پێنەزان بوو هەر سپاسیشی نەکرد هێر ئاڕیشی لێ نەدایتەوە دڵت تەنگ نابێ
چکەم پاداشتەکەم بۆ قیامەتە لەوێ سندوقی حیسابەکەم بانقەکەم وا دەیخوێنێتەوە دەکرێت ئەگە کە سیستەمێکی لێکردی تۆ ناچی یەکسەر بیکوژی خوای گیان قیامەت هەیە پاداشتم دەیتەوە بە بەهاش من حواڵە بە تۆم کرد بۆیە عەرزم کردن هەموو گرفتەکانی مرۆڤایەتی ئەمڕۆ بەڕێزان لەوەدا کۆ دەبێتەوە کە ژیانی ئەم دنیامان کردو بە هەموو ئامانجێک پەروەردگاریش دەفەرمێ وأن الآخرة لهي الحيوان وإن الدار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون بخوا أجر بزانو تي بجنو زانابن والله بس جياني دنيا قيامت حيوانا جياني راستقيني هتاي سرمدي كقد فنابوني بدو دانايا وقد مردني بدو دانايا دیارە پەیوەندی تر لەوە وەکو پێویست وەرنەگرین با ئینشاءڵڵا هەوڵ بدەم کە ئەو پەیوەندیانەی کە پێمانەوە کرا وەڵامێکی گونجاو و پێویستیان بە پێی کاتەکە بدەینەوە یەک دوو پرسیاری تری شەبوو ئەگەر کاتمە ئینشاءڵڵا ئەوانیش دەمێکە پرسیارەکانمان لێکراوە وەڵامی ئەوانیش بدەمەوە با بچینە سەر پەیوەندی یەکەم دایکی محەممەد دایکی محەممەد دەڵێ تووتکە سەگ دێتە بەر دەرگای ماڵمان ئەم سەگە بەڕەڵایەنێک ئێستا لە ناو شار و شارۆچکەکان و گوندەکان و لە هەمووی زۆر بووە خواردنیان دەدەمێت دراوسەکان جاریواڵەن تۆ فێرت کردوون بەڵام ڕاست دەفەرمووی تۆ ئەم تووتکە سەگانە مرۆڤ دەوێت بە زەی پێیان دابێتەوە خواردنیان پێویستە ئینشاءڵڵا دایکی محەممەد دڵنیا بە خوای پەروەردگار واللهی پاداشتێکی هەرە گەورە دەداتەوە ئەمجا ئەوەندەی کەوا لە قاش و قولت داڵێن و ئەوە نەخێر ئەوە پێی گڵاو نابی و هەموو خۆتیان لێ پارێزە ئینسان لەبەر هەموو ئاژەڵێکی کە لە دەشتا دەژی و خاوەنی نییە دەچێتە سەر شوێنی پیس و لە ئەنواعش داڵێ لە بواری تەندروستیەوە شتێکی باش نییە بەرتکەوێت لەوە چێ میکرۆبێک ڤایرۆسێک بە تووکەکەیەوە بێ بە لەشتەوە بێ بە لیکیەوە بێ بەرتکەوێت تا بۆت دەکرێت خۆتیان لێ پارێزە بەڵام مەشیکە بە وەسوەسە هەر بە حاڵ بەلا تا ڕۆیشت و یەک تۆز بەرتکەوێت و ڕاکێ قوڕاو بێنی ئەوانە ئەوە ضرورەتەی نییە نانە بەو شێوەیە نییە تا بۆت بکرێ لەبەر تەندروستی خۆت و خێزانەکەت خۆتان پارێزن ئەگەر بۆت نەگونجا بەرت دەکەون بە وشکی ئەوانە مادام لیکەکەی بە لەشدا ناکە بەجلەکان تا ناکە هیچ شکالێک لەسەری نەبێ دڵنیا بە پاداشتی گەورەت هەیە مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێت لە تەفسیری قورئاندا لە تەفسیری کوردی بۆ کەلامی خوداوەندی ئەو لەوێدا تەماشایکەن ئەلەوێدا بینیومە دەفەرمێ شاهی نەقشبەند فەرموویەتی کە خوای گەورە بەرەکەتی بەسەرا ڕشتم زانستی فێرکردم قسەکانم بوونە مای خێر بۆ خەڵک وەڵی هەمووی لەوەدا دەبینم سەردەمانێک لە گەنجەتیدا سەرەتای گەنجەتیم خۆم تەرخان کردبوو بۆ تەداوی ئەو سەگانەی کەوا تووشی گڕوێی بوون تووشی برین بوون قاچیان دەشکا دەستیان دەشکا چاویان دەرپەڕی بوو دەهاتم ئەو کاتە دیارەبەی تەری ئەوانە نەبووە دەرمان و حەکیمەکانم دێنان تەداویم دەکردن تیمارم دەکردن لەبەر خاتری خوا بەچکەکانم دێنا تێرم دەکردن دەڵێ وەڵی هەموو جا لوتیان دەکردا حەوا دەنگێکیان لێ بەرز دەبەوە یەقینم هەبوو کە دوعا دەکەن ئەڵێن خوای ڕەحم بەم پیاوەش بکە وەڵی خوای گەورە بەرەکەتی دنیا و قیامەتی بەسەرا ڕشتم ئەڵێ هەمووی بە بەرەکەتی خزمەتکردنی ئەو سەگە بێلانە نەخۆشانە دەزانم کە تیماری ئەوانم دەکرد خوای گەورە منی لە نەخۆشی پاراست و خوای گەورە بەرەکەت و ڕەحمەتی دنیا و قیامەتی بەسەرا ڕژاندم بۆیە تۆ خێرێکی گەورەت دەگاتێ بەڵام ئەوەندە هەیە ئەم سەگە بەڕەڵایانە کە دەبێت سەگی بەڕەڵا هەر هەبێ یعنی یەکێک لەو شتانی خوا بێ حکمت شتی دروست نەکردووە بەڵام ئەمەی ئێستا لە سنوور دەرچووە ئەگەر بگونجێت جەنابەت هەتا بەچکان شتیان بدەیە نازەم جەنابەت لە هەولێر لە سلێمانی لەکوێ دەژی دیارە لە هەموو شارەکاندا ئێستا شەڵتەرێکیان بۆ کردوونەوە شوێنێکی دیاریکراویان بۆ کردوونەوە بەس بە سەدان و هەزاران سەگی بێلانەی تێدایە پەیوەندیان پێوە بکەی بەڵکو و بێن بیان بن بۆوێ لەوێ هەم خواردنیان دەدەنێ هەمیش نەزۆکیان دەکەن کە بەو حەددا زۆر نەبن بەڕێزان سەگی بەڕەڵا دەبێت هەر هەبێت لە ناو شارەکاندا لە گوندەکاندا لە شارۆچکەکاندا بۆ ئەگەر بڕواتان هەبێت سەگی بەڕەڵای کۆڵانەکان و دەشت و دەرەکان نەمێنێ هەر ناو شارەکان ناو شارۆچکەکان لەبەر ڕێوی و چەقەڵ و گورگ وێران دەبێت هیچ کارێکی خوا بێ حیکمەت نییە ئەوانە ژینگە پارێزن ئەوانە مرۆڤەکان دەپارێزن هەر وەختێت هیچ سەگێک ئێستا هەرچی سەگە لە ناوی بەرە هەرچی سەگی ناو کۆڵانەکانە هەمووی لە ناو بەرە و حکومەت هەمووی لە شوێنێک سجنکاو یان هەمویان نەزۆکەویان هەمویان لە ناوبەرێ ڕواتان هەبێ پاشی چەند ساڵێکی تر گورگ لە ناو شارەکاندا پەلاماری خەڵک دەدا چەقەڵ لە ناو شارەکاندا ژیانی خەڵک هەراسان دەکات ڕێوی بە هەمان شێوە ئەمانە ئەم سەگانە ئەم ئاژەڵە زیان بەخشانە دوور دەخەنەوە لە شارەکان دایانخەنەوە ژینگەی خۆیان بۆ شاخ و دەشت و دۆڵەکان ئەوانش لەوێ ژینگە پارێزی خۆیان دەکەن
هەموو کارەکانی خواپڕ حکمەتن بەڵام نابێت لە سنوور دەرچن ئەمەی ئێستا لە سنوور دەرچوونە بەڵام دایکی محەممەد تۆ ئەوەندەی دەسەڵات تا خزمەتکردنی ئەو توت کە سەگانە بە ئیزنی خی گەورە خوا پاداشتێکی هەرە گەورە دەداتەوە و بە چاوی خۆت بەرەکەتەکەی لە دنیا و قیامەتە دەبینی گڵاویش نابی هیچ دڵت لێ ئیشکال نەبێ. دایکی عومەر فەرمووی نەخۆشی خەستەخانەی هیوام یا ڕەبی خوا شیفات بدات دەڵێ لەسەر کورسی نوێژ دەکەم هەندێک مامۆستا دڵێن دروست نییە بەڕاستی ئێمەش بەداخەوە یعنی قسەیەکی جەنابی پایبەرز خوا لێی خۆش بێ و دەرەجەی عالی بە مامۆستاکانی ئێمە کە مەخوا نەخواستە قسەکەمان قسەکردن نەبێ من لە ئاستی ئەوە دانیم فەقیەکانی مامۆستا عەبدوڵای هەرتەلیم یا ڕەبی خوا جێگای بەهەش بێت جەنابی مامۆستامە لە عەبدوڵای هەرتەلی وەکو زانایەکی مەزهەبی شافعی کە بەڕاستی شافعی زەمان بوو مەزهەبی شافعی هەموو کرد بە کوردی ڕووناکی ڕەب العالەمین و ڕۆژی پڕشنگدار و ئەو کتێبە بە نرخانەی کە بەڕاستی قەت قیمەتیان تەواو نابێت بەڵام جەنابی مامۆستاش هەر وەکو مجتەهیدێک وەکو مامۆستایەک وەکو مەلایەک نە پێغەمبەرە نە سەحابیە قسەشی لێ وەردەگیرێ قسەشی بەسەرا دەدرێتەوە مامۆستا لە یەکێک لە فتووەکانی دایتر نازام دواتر پاشگەز بۆتەوە یان لێنە فەرموویەتی نوێژ لەسەر کورسی دروست نییە ئەم قسەیە خەڵکانێک زۆر بەکاری دێنن وای لێ دەکەنێکی وەکو دایکی عومەر بە دەری خۆیاڵێ دایکی عومەر قسەکەی جوان بوو چێ حەز دەکات لەسەر کورسی نوێژ بکە بەخوا براک هەموو خەڵک پێی خۆشە قیت و قنج ڕاوەستێ بە سەعات لە سوزدا بمێنێتەوە ئەوەنە تەندروست باش بێ بەڵام کاتێک کە ئینسان نەخۆش بوو ئەو ڕەب العالەمینە ئەوەندە بەڕەحمە ئەوەندە میهرەبانە ئەوە تا لە ڕۆژی ڕەمەزانە دەفەمێ فەمەن کانە منکم مەریضان هەر کە نەخۆش بووی حکمی تایبەتیت هەیە هەر کە سەفەرت کرد بۆ نوێژ قەسر و جەمعت بۆ هەیە بۆی بارت لەسەر سووک بێ ئەی چۆن بۆ نەخۆش ئەم کار ئاسانیە ناکات نەوەڵڵاهی نەخۆش بەس ئەوەندە بەرەو قیبلە دانیشە و نوێژەکەی بکە ئیتر تەواو دڵنیا بێ ئەجر و پاداشتی لە ساغەکان زۆرتر نەبێ کەمتر نییە نوێژ لەسەر کورسی بەڕێزان دروستە ئیشکالی لەسەر نییە مامۆستایەکی وەکو جەنابی مامۆستای هەرتەلی یا ڕەبی جێگای بەهەش بێ ئەم ساتەی لە هەموو ساتێک خۆشتر بێ فتوایەکی ئاوای داوە بەڵام هەموو زانایەک فتوایەک دەدا تێگەیشتنێکی خۆیەتی تا بۆت بکرێت لەسەر کورسی مەیکە خۆی دڵنیام بەخوا ئەوەی ساغ بێ قسەکەی دایکی عومەر زۆر ڕاز بوو ئەوەی ساغ بێ کوا لەسەر کورسی نوێژ دەکە بەڵام کاتێک کە نەتوانی و ئاوا مرتاح بووی بە ئیزنی خوای گەورە خوا پاداشتی تەواوت بۆ دەنووسێ لا يكلف الله نفسا إلا وسعها كلام رب العالمين خوا ئەوەندە تەکلیفە لێ دەکا و داوان لێ دەکا کە لە توانات دابێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر أي مسلمانان أي دینداران أي أهل إيمان بزانن الله سبحانه وتعالى بۆ خۆی ئاسانکاری بۆ ئێوە دەوێ الله سبحانه وتعالى هیچ کات شتی قورسی بۆ ئێوە ناوێ ئەمە کەلامی خوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بەشیروا ولا تنفروا دایمە موژدەی خۆش دەن بە خەڵک خەڵکی مەتەکێننەوە لە دین لەسەر خەڵک قورس مەکەن وەڵاهی بەداخەوە ئێمە زۆر جار دین لەسەر خەڵک قورس دەکەین نەخۆشێک بۆ حاڵەوە کە لەسەر کورسەکەی نوێژەکەی دەکا بڵێن یا ڕەبی خوا یەکەم شیفات بدا خوا ئازار لەسەر لابەرێ خوا ساغ و سەلامەتت کاتەوە یا ڕەبی خوا ئەم نوێژەشت لێ قبوڵ کە دەستەکانت خۆش بێت کە بۆ حاڵەوە تەرکی عیبادەت و نوێژت بە تایبەتی نەکردو ئینشاءڵڵا پاداشتی تۆ لە ساغەکان زۆرترە کەمتر نییە. کاکە ئیسماعیل باسی ئەوەی کرد کە بەداخەوە ژیانی ئێستا ناڵم هی هەمووی بەڵام خەڵکانێکی زۆریش بە تایبەتی لە گەڕەکە هەژار نشینەکان بێ ئاوی بێ کارەبایی بێ موچەی یعنی نازانە هانا بۆ شێبەری ئەمە پێڵەن مەعیشەت ئەم مەعیشەتێکە مەمرە و مەژی زیندوو بوونە وەکو هەر ئاژەڵک دەژیە و دەبێ و نابێ و یعنی هەر زیندووە ئەو حیاتی دنیای نییە کە خوا فەرموویەتی داوای لە ڕێکخراوە خێرخوازیەکان کە ڕێک خراوە خێرخوازیەکان جێگەی حرمەت و ڕێزن کەسێک بە کاکە ئیسماعیل ڕەم بێ جەناب ئێستا ئەم کاتی کە تەلەفۆنت کرد تۆ لە ماڵەکە تا قەترە ئاو نییە بەدەری جەنابڵی وا حکومەتی ژنەی کرد قسەکەت زۆر جوانە لە ڕوویەکەوە کە داوا دەکەی ڕێکخراوی خێرخوازی ئاو بە یەکێک لە خێرە هەرە گەورەکان بزانێ واللهی وایە واللهی خێری ئاو بڕواتان هەبێت لە گەورەترین خێرەکانە یعنی تۆ ماڵەکەت هەموو کەلوپەل و شتێکی تێدا بێت کە ئاون نەبوو ژیانن نییە عیبادەتی خوا عیبادەتەکان لە دەستنوێژ و لە غوسڵ و لە پاک و خاوێنی و هەمووی بە ئاو دەکرێت نان و شێشت و خۆراک هەمووی بە ئاو دەکرێت یعنی دین و ژین پێیوەستە بە ئاوە کوردەواری جوانیان فەرمەڵێت ئاو ئاوەدانی والله هەر شوێنە ئاوی نەبوو ئاوەدانی لێ نییە با هەموو کۆشک و تەلار و عیمارەبێ هیچ نییە با هەموو جادەکەی ڕازاوە کە ئاو لە ماڵەکەدا نەبوو هیچ نییە بۆیە خێری ئاو زۆر زۆر گەورەیە هیوا ئەوە ئازانەیە گە بەس نەوت بکڕێ بۆ زستانان بۆ ماڵان بۆ هەژاران خێرە بەخۆ ئاوی هاوینەکە بە قەدەر نەوتی زستانەکە خێری هەیە
قسەی کاک ئیسماعیل ڕاستە خۆزگە دەوڵەمەندان ئەمەیان بزانایە قەیچێک ئەگەر وا حکومەت بارکی خۆی هەڵنەستە یان وتی پێم ناکرێ یان فریان ناکەوم دەوڵەمەندی وای دەتوانە 30 تانکەر ئاو بکڕێ زۆر ڕاستە 30 تانکەر ئاو هەفتەی دووجار بچێتە گەڕێکێکەوە تاو ئەو منتیقەیە ئەم مانگێک دوو مانگمان ماوە بە ئیزنی خوای گەورە کە موبەری دەوشت وەکو پێویست نەما ئاویش ئەو پێویستێ نامێنێ و دەورە بەرەو سەرمادەڕۆی خوا دەرگای ڕەحمەت کە دەکاتەوە بارانی ڕەحمەت دەبارێ یعنی خێرێکی هەرە گەورەیە بەڵام ئەوەی بڵین ڕێکخراوەکان خێر بۆ غەزە کۆ دەکەنەوە یان بۆ منکوبینی دنیا ئەمەش لە شوێنی خۆیدا دەبێ هەر جێگەی تەقدیر و ڕێز بێ مسلمانن ئەوانە شانەی غەزە مسلمانن برای ئاینیمانن وەخۆوەکو منداڵی خۆمانوان لێ قەوماون من دەڵم لە هەر شوێنێک منداڵێک کە برسی بوو منداڵەکانی منتوێت تەنانەت ئەگە کافریش بێ ئەگە کافریش بێ منداڵە بێدەسەڵاتە بێ ئەنوایە لێ قەوماوە زەرورە پاروێکی خۆت بگریتەوە بەشێکی بدەی بەوە بەڵام وڵاتی خۆت بەدڵنیەوە کاک ئیسماعیل لە پێشترە کوردستانی خۆل لە پێش شوێنانی کەوەیە بەڵام ئەمانەوە نییە خێری باو شوێنانی تر ئەوەندەی دەسەڵاتمان هەبێت کە مسلمانن هاو ئاینی خۆمانن هاو قیبلەی خۆمانن ئومەتی محەممەدن صلی الله عليه وسلم مەظلومن لێ قەوماون غدر لێکراون ستەم لێکراون هەموو دنیا ستەمیان لێ دەکا و کەس نییە بەداخەوە لە سەریان بەجواب بێ بەڵام ئەوەی کە عەرز باست کرد بەڕاستی هەموو ڕێکخراوە خێرخوازیەکان خۆزگە دەوڵەمەندەکانمان ئەم خێرە گەورە لە دەست خۆیان نەدەن کاکە ئەوە بێنن وەڵی گەورەترین خێر ئاوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە سعد لە ماڵ نەبوو هاتەوە دایکی وەفاتی کردبووتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵنیام ئەگە دایکم بە زیندوێتی بەسەری ڕابگەیشتمایە دەیوت خێرێکم بۆ بکە بەڵام بە قسە بەسەری ڕانەگەیشتم ئەمەوە خێرێک بۆ دایکم بکەم ئەگە بۆ ئەم دایکە مردووەم خێرێک بکەم پێی دەگا فەرمووی بەڵێ وەکو بۆ خۆی خێرەکەی کردبێ وایە فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ خێرێک بۆ دایکم بکەم ڕێنماییم بکە چی بۆ بکەم حیوانێک سەر بڕم گۆشتەکەی دابەش بکەم چ خێرێک بکەم مزگەوتێ دروستکەم فەرمووی ئاو ئەو منتیقەی کە تۆ تێدا دەژی خەڵکەکەی زۆر بێ ئاوە ئەی سعد ئەو پارەی کە تەرخانت کردو بیکەی بەخێر بۆ دایکت بڕۆ بیرە ئاوێکی بۆ لێدا والله بیرێکی گەورەی لێدا حتا دێر زەمان ما بۆ تا یعنی درنگانێکی زۆر ناویان نابوو بیرەکەی دایکی سعد بیری داژی سعد مەشهور بوو عالم دەچوو ئەو منتیقەی لە بێ ئاوی ڕزگاری بوو چاولەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی بێ خۆی ڕێنمایی کرد کاتێک کە خەڵک پێویستی بە ئاوا تۆ مەچۆ بینایەک مەکە تۆ مەچۆ مزگەوتێکی زیادە مەکە کاکە بیرە ئاوێک لێدا بڕواتان هەبێت دەوڵەمەندی وا هەیە لە شاری هەولێرە لە سلێمانیدا مزگەوتی وا هەیە 200 مەتریان بین نییە بەس منارەیەکیان لەوانە 40-50 دەفتەری تێچوو بێ خۆ مزگەوت ئاوەدانیە بەڵام هەردووشیان نیوەن لە وتاری جمعدا هەیە سەفێکی لێ بۆ نوێژی عەسر و نیوەڕۆ بەیانی و ئەوانە یعنی ئەگەر تەنها پارەی دوو منارەکە کە زیادن لەوێ مزگەوتێکی بچکۆلە کافی بۆ بەوێ مزگەوتێکی گەورەش بۆ هەموو گەڕەکەکە کافیە پارە زیادەکەی بدرایە بە دوو بیری ئاوی گەورە و خەڵکەکەی ڕزگار کردایە واللهی ئەو دەوڵەمەندە لە مزگەوتەکە خێری زیاتر دەگەیشت والله خێری زیاتر دەگەیشت چونکە مزگەوتێکی بچکۆلە کافی بوو بۆ جەماعەت بۆ جومعەش یەک جامیعی گەورە لە منتیقەیەکی گەورەدا بەشی هەمووی دەکا و زیادیشە الحەمدولله خەڵک نوێژ خوێنە و جێگاکانیش زۆرن بەڵام سێ دەکەی لە مەسافەی 200 مەتر ئێستا لەم شارەدا لە شارەکانی کوردستانە یعنی منارەیەک کەسێ بچێتە سەرەوە بانکدا پێویستی بە مکەبەرە نییە منارەکەی تر گوێ لێتی ئەوەندە لە یەک نزیکن بەڵام ئەو خەڵکی کە ئێستا وەکو کاگە ئیسماعیل باسی دەکات سێکی لەو ناوەندەدایە 4-5 ڕۆژە قەترێ ئاو نەچۆتە ماڵەکەیەوە دەی بەخوامەیەکیان مزگەوتێکی بچکۆلە بووە و پارەکەی بدرایە بە بیر و بە بۆری ئاو و بە تانکەری ئاو و پێداویستەکانی ژیانی خەڵک ئەو خەڵکە ئەو ئاوە بە قەدەر خێری مزگەوتەکە ئەجری هەیە بەڕاستی ئومێدەوارم هەموو دەوڵەمەندان خێرخوازان ڕێکخراوی خێرخوازی و ئینشەڵڵا بەشداریشیان کردووە ڕێکخراوی هەبوو ڕێکخراوی ئیسلامی خێرخوازی بەشداری لە دابەشکردنی ئاوا کردووە ئینشەڵڵا ئەوەندەی لە توانایاندا هەیە بالێ زیاد کەن و تنگانە بەری کورتە ئەمەش تێدەپەڕێ باوکی ئالام پرسیارێکی جوانی کە دەڵێ خێزانە مردۆ خوالێ خۆش بێ خێزانی دۆمت کە دیارە بێهاوژین بۆ مارەت کردوێتەوە خواپاداشت داتەوە منداڵی هەبوو ینی لە مێردەکەی پێشووی منداڵی هەیە بۆ منە کچی هەیە بەڕێزان ئەگەر کەسێک ئافرەتێکی بێوەژنی مارە کرد ئەم بێوەژنە لە مێردەکەی پێشووی کچێکی هەبوو ئەگەر ئافرەتەکەت مارە کرد بۆ نمونە باوکی یارن ئەو ئافرەتە بە ڕێزەی مارە کردووە داوای لێبوردن دەکەم و وشەکە بەکاربێن ناچارم بۆ تێگەیشتن و شەی بێوەژن جوان نیە بڵێن بێهاوژین کە هاوژینەکەی مردووە یان جیابەوە ئێستا بێ هاوژینە لە هاوژینی پێشووی لە هاوسەری پێشووی کچێکی هەیە کە باوکی ئالان یان کەسێک مسلمانێک چوو ئەم بێوەژنەی مارە کرد دەستنوێژی لە کچەکەی دەشتێت دەستنوێژی لێ دەشتێت تا دەستگیران بن دەستنوێژی لێ دەشتێت بەڵام ئەو شەوەی کە گواستیەوە و بوو بە خێزانی و جیماعی شەرعی لەگەڵ کرد
دەفەرمێ الذي دخلتم بهن قورآن نەسی قورآنە کاتێک کە پیاوەکە بێوەژنەکەی گواستەوە و کاری خێزانداری هاوسەرگیری لەگەڵا کرد لەو لەحزەیەوە ئەم جا کچەکەشی پێ حرام دەبێت. بەڵام ها باڕوونتری کەمەوە ئافرەتێکەیە لە هاوسەرەکەی جیابوتەوە یان هاوسەرەکەی مردووە کچێکی هەیە شوو بە پیاوێک دەکاتەوە ئەم پیاوە ئەگە ساڵێک دەستگیرانداری ئەم بێوەژ نەبێت تا نەیگوازێتەوە نەیهێنێتەوە ماڵی خۆی و وەکو بووکو زاوایەتی لەگەڵ یان نەخەوێ ئەم کچە هەر دەستنوێژی لەم پیاوە دەشکێ هەر دەستنوێژی لی دەشتێ. بەڵام ئەو شەوەی کە گواستیەوە لەو لەحزەیەوە کچەکە دەبێتە کچی خۆی هەتا دەستنوێژی لێ ناشتێ. ئەم جا جەنابەت باسی ئەوەت کرد ئەم ئافرەتەی کە تۆ دوای خێزانی ڕەحمەتیت مارەت کردوێتەوە منداڵی تری هەبوون کچ و کوڕی تری هەن ئێستا لە هەمان ئەم ئافرەتە تۆ کچ و کوڕت هەیە نەخێر ئەوانە نەبە یەک دەشێن نەدەستنوێژیان لە یەکتر دەشتێت زۆر بابەتێکی ڕوون و ئاشکرایە. یعنی ئەو کچانەی لە مێردەکەی پێشون لەگەڵ ئەو کوڕانێکی ئێستا تۆ هاتن خوشک و بران لە دایکیانەوە خوشک و برای دایکین خوشک و برای باوچینین نەدەستنوێژیان لە یەک دەشتێ نەبە یەک دەشتێن وەکو خوشک و برای ئەسڵی خۆیان ئەوە حسابیان بۆ یەک بۆ دەکرێت. خوا پاداشتی تۆشداتەوە ئینشاءڵڵا ئاگاد لە مناڵەکانی هەم خۆت بێ هەم وەکو باوکایەتیش بۆ منداڵەکانی ئەوەی کە لە ئافرەتی پێشون لە هاوسەرێ پێشوەکەیەتی ئینشاءڵڵا وەکو یەک بۆ کچای باوکاتی تەماشایانکەی باوکی عالەن خوا پاداشت داتەوە بابەتەکە وابزانم بە جوانی بۆ ڕوون کردیەوە. باوکی یوسف وەکو دوا پەیوەندیمان باسی ئەوەی کرد تاریک و سەلات زەکاتی پێدەشێت یان نە. بەڕێزان ئەو کەسانی کەوا تاریک و سەلاتن لای زۆربەی عولەما دەفەرمون کافرن. یعنی لێ دەپرسرێ ئەلە تۆ بڕات بە نوێژ شەیە گوتی ناوەڵە جا نوێژ چێ عیبادەت چێمە کافرن. زانایانیش فەرمویانە تؤخذ من أغنيائهم وترد على فقرائهم زكاة لدولمندانی مسلمان وەردەگیرێ دابەشی سەر مسلمانانی هەژار دەکرێت کەواتە نوێژ نەکرد وتی بڕوان بە نوێژ نییە و خۆی کافر کرد زەکاتی لەسەر قەولی ئەم زانایانە نادرێتێ. بەڵام ئەگەر نوێژ نەکارەکە وتی خۆم بە خەجاڵەتباری قاپی ڕەحمەتی خوا دەزانم وەڵڵاهی فەرزە بەڵام بە تەمەڵی بە تەوەزەلی خۆم بە گوناهباری خۆم بە ڕوڕەشی خۆم نوێژ ناکەم ئیتر ئاوا ئینکاری نوێژی نەدەکرد. هەندێک لە زانایان دەفەرمون ئەو نوێژ نەکەرە گوناهبارێکی هەرە گەورەی خوایە لای خوای پەروەردگار گوناهی هەرە گەورەی بۆ قیامەتی خۆی لەسەرە بەڵام کافر نییە مادام کافر نییە زەکاتی پێدەشێ. جا بۆیە باوکی یوسف ئەگەر زانیت ئەمە ئینکاری دینی ئیسلام ناکە ئینکاری نوێژ و عیبادەت ناکە تەنها بۆ خۆی بەداخەوەتر شەیطان لەغاوی کردووە و ئەم خێر و بەرەکەتەی لەدەستاندووە و خۆشی هاوکار بۆ بەداخەوە یەکەم قسەی خێری بۆ بکە دۆم بۆ ئومێدە زەکاتی بدەیە ئەم زەکات و یارمەتیدان و ڕزگارکردن لە هەژاری و بێ ئەنوایەی بۆ ئومێدی خوا دڵی نەرم بێ گەورەی ئیسلامی بۆ دەرکەوێت. یەکێک لەو کەسانی بەڕێزان کە زەکاتی بێدەشێ المؤلفەتی قلوبهم خوا لە نەسی ئاەتی قورئانە باسی کردوون ئەفەرمێ یەکێ لەو هەشت تاقمەی کە خوا خۆی دیاری کردوون زەکاتیان بدەنێ ئەو کەسانن کە تازە مسلمانن کە تازە مسلمان بوون دەفەرمێ هەژاریشن زۆریان زەکات بدەنێ با دڵیان بەرەو ئیسلام بێ با دڵیان بە ئیسلام خۆش بێ کاتێککە دەبینن ئەو باشە ئەم ئیسلامە ئەو هەموو خێر و بەرەکەتە ئەم دەوڵەمەندە لە ماڵەکەی خۆی لە جیاتی غەدرم لێ بکە کرێکاریم بە بەلاش پێ بکە ئەوە تا هاتووە منی لە هەژاری ڕزگار کرد دەفەرمێت دڵیان خۆش دەبێت دڵیان بە ئیسلام گەشت دەبێتەوە. المؤلفەتی قلوبهم یەکێکن لەو هەشت تاقمەی کە زەکاتیان پێدەشێ دەکرێت هەر لەسەر ئەو بابەتە ئەو کەسەی کە عەرزمکردن خۆی بە کافر نازانێ و خۆی بە خەجاڵەتباری قاپی ڕەحمەتی خوا دەزانێ و دەڵێ گوناهبار و تاوانبارم کە نوێژ ناکەم ئەم کەسە زەکاتی باڵێ پێدەشیە بە ئومێدی خوا یارمەتیدانت ڕێزگرتنت بۆی بەدەمەوە چوونی دەبێتە مای هیدایەت و دوعای خێریشی بۆ بکەیت. بەڕێزان ئەمە بەرنامەی ئەم جارەمان بوو یەک پرسیاریش لە ئەم چەندەقە کورتەی کەماومانە بەڕێزێک خوشکێکم نووسیوێتی سەلامون عەلەیکم مامۆستا جلێکی شەرعی بۆ ئافرەتێکی مسلمان چ جۆرێکە کە خوا پێی ناخۆش نەبێت بەتایبەت ئەگەر لە کۆمپانیاکان دەوامی ڕۆژانەی هەبێت. جەزاک الله مامۆستا خوای گەورە پاداشتی تۆ ئێمەش بداتەوە خوا لێمان خۆش بێت. یا ڕەبی خوا پاداشتی تۆش داتەوە خوشکە باشەکەم عەرزت دەکەم جلی شەرعی ئافرەت دەبێت سێ مەرجی هەبێ یەکەم تەنگ نەبێ یعنی جاری واجلەکە هەموو باڵاپۆش دایپۆشیوە بەڵام تەنکە پێستی ئافرەتەکەی تێدا دیارە ئەوە حرامە نابێت تەسک بێ دوو نابێت تەنک بێ دوو نابێت تەسک بێ یعنی ئەوەندە تەسکە بە جەستەیەوە نووساوە جاری وای ئافرەتی وایە پانتۆڵی لە پێدایە هەر تەواوی جەستەی هەموو بە دەرەوە کوشیوە
بمبورن و بڵێم سنگی هەمووی بە دەرەوە و کوشیوێتی نابێ ئەو جلە نەتە نگ بێ پێستی دیار بێ نەتەسک بێت جسمی بکوشێ و هەموو ئەندامەکانی جستی ئافرەتەکە لە دواوە لە پێشەوە دەرخە سێم نابێت جلی پیاوان بێ جلێک بێت تایبەت بێ بە پیاوانەوە یعنی ئێستا ئافرەتێک حرامە بێت جلێکی کە تافی پێشمەگانە لەبەرکە ئەمە لە دینی ئێمەدا حرامە مادام موسڵمانی دەبێت تەسلیمی بی جەستە جگە لە دەم و چاو و هەردوو دەستی دایپۆشێ ینی ئەو ئافرەتەکە لە شوێنێکا کار دەکات جگە لە دەستەکانی و لە دەم و چاوی ئەوەی تری دەبێت ئەم جلە هەمووی داپۆشی بێ بەڕێزان ئیسلام کۆت و بەندی ئافرەتی نەکردو یەکێ دەپرسێ باشە بۆ دەبێت جلەکانی ئافرەداوا بێ ئەمە من نرخی ئافرەت دەرەخا ئافرەت زۆر بە نرخ و داواکراوە بێ نرخ و هەڕاجکراو نییە شتی بە نرخ ئێستا تۆ زێر ئاڵتونت هەبێ لە ماڵەوە لە شوێنی تایبەت ئادایدنەی لەبەر دەستا فڕی نادەی لە ماڵەکە لەبەر هەموو دەستەکانیە لە شوێنی تایبەت هاڵیەکی چکە زۆر بە نرخە بەڵام تەنەکە شکا و شتی هەڕاج کراوە لەسەر جادە خەڵک فڕێدا و گرنگی پێ نادا چونکە شتێکە هەڕاج کراوە شتێکی کەم نرخە ئافرەت داوا کراوە ئافرەت پیا و خواستی لەسەر ئەو ئافرەتەیە کە خۆداپۆشەرە هەموو پیاوێکی دیندار تەنانەت هەیە دینداریەکەشی زۆر بەهێز نییە واللهی حەزی لە ئافرەتێکە کە حیجابە کە باڵاپۆشە کە داپۆشراوە ئەو مەرجانە تەنگ نەبێ تەسک نەبێ جلەکە جلی پیاوان نەبێ و ئەوەندە زەق و باقوبری قیش نەبێ کە لە دوورەوە سەرنجی پیاوێک ڕاکێشە بەلای خۆیدا و ئافرەتانش کە لە کۆمپانیەکان لە شوێنی دەوامە ئیش دەکەن خوا گەورە لەشیان ساخکە هەوڵ بدەن پۆشاکەکانیان شەرعی بێ بۆ پسێمەرجەی کە باسمان کرد بەڕێزان بەرنامەکەمان کۆتایی پێهات ئینشاءالله سوودێکمان گەیاندبێ هەم بە خۆم هەم بە جەنابتان دوعای خێرمان بۆ بکەن دوعای خێرتان بۆ دەکەین خۆی گەورە ژیانی دنیا و قیامەتمان پڕ خێر و بەرەکەت کە بەخوای پەروەردگارتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه